ئاوا کە ڕەخنە ئازارت نادا. جارێک دیمانەیەکم سازدا لەگەڵ ماجۆر ژەنەڕاڵ سمیدلی باتلەر خاوەنی دووچاری تیژ و شەیتانەکەی دۆزەخ و بیرت دێتەوە کێیە؟ دەرکەوتووترین سەرکردەی مارێنزی ئەمریکی. باتلەر بۆی گەڕامەوە لە سەردەمی لاوێتیدا بێ ئومێدانە تامەزرۆی ناوبانگ بوو. تامەزرۆی ئەوە بوو ئاسەوارێکی باش لە ناخی هەموواندا بەرامبەر بە خۆی دروست بکە. لەو ڕۆژانەدا بچووکترین ڕەخنە دەیگەست و ئازاری پێدەگەیاند. وەلێ دانیشی بەوە دانا کە خزمەتکردنی بۆ ماوەی 30 ساڵ لە نێو مارێنزدا بوویە هۆی ئەوەی ببێتە پیاوێکی سەخت گیر و توند. لەو بارەوتی ببوومە جێگەی ڕەخنە و سوکایەتی پێکردن، وەکو مەر و سەگی هەر ڕیسوە دەکرام. ڕژدەکان نەفرەتیان لە دەکردم و هێندەیان سەخلەت دەکردم، سیفەتی ناشرینیان پێدا هەڵەدام کە بە هیچ شێوەیەک مانایان لە فەرهەنگی زمانی ئینگلیزیدا نابینرێت، چونکە وشەگەلێکی زۆر پیس و خراپ بوون. وەلێ ئایا ئەو ڕەفتارانە کاریان تێکردم؟ نەخێر، بەڵکو هەر کاتێ گوێبیستی سوکایەتیەک بوومایە ئاوڕم نەدەدایەوە تاکۆ بزانم کێ سوکایەتیەکە لاپەڕە 65. ڕەنگە خاوەنی دووچاوە تیژەکە بایەخی با ڕەخنەگرتن نەدابێ، وەلێ زۆربەی خەڵک ئەو سوکایەتی و تۆمەتە پوچانە بە گرنگ دەگرن کە ئاراستەیان دەکرێن. بیرم دێ چەند ساڵێک لەمەوبەر جارێکیان پەیامنێری ڕۆژنامەی نیویۆرک هاتە نێو یەکێک لە پۆلەکانمانەوە و دواتریش هێرشی کردبوویە سەر شێوازی وانەبێژی و فێرکاری من. ئایا من بەو ڕەخنانە تووڕە بووم؟ ئەوەم بە سوکایەتێکی شەخسی لە قەڵەمدا بۆیە پەیوەندیم بەگیل هۆجزەوە کرد. ئەم پیاوە سەرۆکی ئەنجومەنی جێبەجێکردنی ڕۆژنامەکە بوو. داوام لێ کرد وتارێک بڵاو بکاتەوە ڕاستیەکانی تێدا باس بکرێ لەبری ئەو شتە پڕوپوچانەی لا ڕەخنەی پەیامنەرەکەدا هاتبوون. بڕیارمدا سزاکە کوتومت هاوتای تاوانەکە بێ. ئێستاکە زۆر شەرم لەو ڕەفتارم دەکەم، چونکە دەزانم نیوەی ئەو کەسانی ڕۆژنامەکەیان کڕیوە ئەو وتارەیان نەبینیوە، نیوەی ئەوانش کە وتارەکەیان خوێندۆتەوە با گاڵتە و سۆبەتیان زانیوە. هەر کەسیش بە وردی خوێندە بێتیەوە چەند هەفتەیەک دواتر هیچی لەو وتارە لەبیر نەماوە. هەنووکە دەزانم خەڵکی نەبایەغ بە تۆ دەدەن و نە بە من، نەبایەغ بەوەشەدەن کە لەبارەی من و تۆوە دەگوترێت. ڕۆژ تا ئێوارە بیر لە خۆیان دەکەنەوە، بەڵگوتانی وەی شەو بیر لە خۆیان دەکەنەوە، بگرە بیر لە ژانەسەرێکی خۆیان دەکەنەوە، هەزار ئەوەندەی کە بیر لە مردنی تۆ و مردنی من دەکەنەوە. تەنانەت ئەگەر چاوبەستیشیان لێ بکرێت و درۆ و دەلەسەمان بۆ دروست بکرێ و نزیکترین هاوڕێشمان لە پشتەوە خەنجەرمان لێ بدە. با لە پیاڵدانی خۆمان دوور بکەوین. لەبری ئەوەی نمونەی سوکرات بێنینەوە کە نیوەی ڕێکی قوتابیەکانی لە کاتی دادگاییکردنەکەیدا لی هەڵگەڕانەوە و تۆمەتباریان کردبەوەی کە گەنجەکانی ئەسینیان تێگەدا بەو بیر و بۆچوونانەی کابڵاویان دەکاتەوە. لانجامدا سزای مەرگیان بەسەردا سەپاند بە خواردنەوەی ژەهری تێکەڵکراو بە هەنگوین. ئەو پیاوە هەر لە دوو هاوڕێی یەکێکیان لی هەڵگەڕانەوە و خیانەتیان لێ کرد. ئایا ئێمە چاوەڕوانی ڕێژەیەکی باشتر دەکەین؟ چەند ساڵێک ئەوەم بۆ ڕوون بۆتەوە کە هەرچەندە من ناتوانم خەڵکی دوور بخەمەوە لەوەی ڕەخنەی نابەجێ و نادادگەرانم لێ بگرن، بەڵام دەتوانم کارێکی تر بکەم کە لەو کارەی پێشوم کەم بایەختر نییە. دەتوانم خۆم بڕیار بدەم لەسەرەوەی ئایا ڕێگە ئەدەم ڕەخنەی نابەجێ کارم لێ بکات یان نا. با لەو ڕۆ کەمێک ڕوونتر بدوێم. من پێم باش نییە هەموو جۆرە ڕەخنەیەک پشتگوێ بخرێت، تەنها باس لە فەرامۆشکردنی ڕەخنەی پڕوپوچ دەکەم. جارێکیان لە ئیلیانۆر ڕۆزڤێلتم پرسی ئایا تۆ چۆن چارەسەری ڕەخنەی پوچ دەکەی؟ چونکە خوا دەیزانێ ئەم پشکی زۆری لە ڕەخنەی پوچ بەرکەوتووە. ڕەنگە لە هەر ئافرەتێکی تر کە لە نێو کۆشکی سپیدا ژیا بێت زیاتر هاوڕێی دڵسۆز و دوژمنی سەرسەختیشی هەبێت. لە وەڵامدا باسیەوەی بۆ کردم کە لە سەردەمی لاوێتیدا زۆر شەرمن بووە، هەروەها زۆریش دەترسا لە قسەی خەڵک، لە ڕەخنەگرتن دەترسا. تەنانەت جارێکیان داوای لاخوشکەکەی تیودۆر ڕۆزڤێلت کرد ئامۆژگاری بکات. گوتی پورێکیان دەمەوێ فڵانە کار یان فیسارە کار بکەم، بەڵام لە ڕەخنە دەترسم. پورێ سەرنجێکی چاوەکانی دا و پاشان گوتی
مادام بڕوای تەواوت هەبێ بەوەی لەسەر حەقیت ئیدی گوێ بەوەمەدا خەڵکی چی دەڵێن. ئێلیانۆر رۆزڤلت باسیەوەی بۆ کردم کە لە ساڵانی داهاتوودا ئامۆژگاریە بۆ ئەم بوویە تاوێرەکەی جبر لەتار. پاش چەند ساڵێک ژیان لە کۆشکی سپیدا پێگوتم باشترین ڕێگا بۆ دوورکەوتنەوە لە ڕەخنە ئەوەیە کە وەک پەیکەری درسۆنی چینی وابین کە لەسەر ڕەفەدا دەنرێ. هەمیشە دەیگوت مادام باش دەزانیت کە خۆت لەسەر حەقیت ئاوا هەرچیت دەوێ بیکە، چونکە هەرچۆن بیت هەر ڕەخنەت لێ دەگیرێت. مەیسۆس براژ سەرۆکی کۆمپانیەکی ئەمریکی نێودوڵەتی بوو لە وۆڵ ستریت. پرسیارم لێ کرد ئایا هەستیارە بەرامبەر ڕەخنەیان نا؟ لە وەڵامداوتی بەڵێ. لە هەڕەتی لایەتیدا زۆر هەستیار بووم بەرامبەر بە ڕەخنە. هەوڵم زۆر ئەدا بۆ ئەوەی هەموو کەس بزانێت من پیاوێکی تێر و تەواوم. ئەگەر وانە بە خەفەت و دوودڵی دایاندەگرتم. تەنانەت هەوڵم ئەدا ئەو کەسانە قایل بکەم کە وەک نەیار دەهاتنە بەرچاوم. وەلێ هەرکە لەو هەوڵانم تەواو دەبووم ڕق و خەشمی مرۆڤێکی ترم بزواند بوو کە لەگەڵ ئەوەیشدا کێشەکەم چارەسەر دەکرد. دەمە بۆڵە و پرتە و خۆرتەی کەسێکی ترم لێوە بۆیە بۆم دەرکەوت هەرچەندە ساڕێژی برینێ بکەم بۆ ئەوەی بتوانم لا ڕەخنەگرتن هەڵبێم ئەوەندەش دوژمنەکانم تر دەبن. بۆیە بەخۆمم گوت ئەگەر سەریشت بەرزکەیتەوە بەسەر جەماوەردا ئەوە ڕەخنت لێدەگیرێ، کەواتە خوو بەم بیرۆکەیەوە بگرە. ئەمەش یارمەتێکی زۆری دەم. لەو کاتەوە ئەم ڕێسایەم بۆ خۆم هەڵبژارد. کار و کۆششی خۆمم دەکەم. دواتر چەترە کۆنەکەم بەسەر خۆمەوە دەگرم تاکو و ڕەخنەکان لەسەری هەڵبەخزێن لە بریەوەی دابارێنە سەر ئەستۆگەردنم. دێمز تەیلۆر لەو سنوورەش زیاتر دەڕوات. ئەم ڕێگەی ئەدا بارانەکانی ڕەخنا دابارێنە سەرێ و شۆڕ ببنەوە بەنێو ئەستۆگەردنیدا. دواتریش لە بەردەم هەموواندا گاڵتەی بەڕەخنەکان دەکرد. لە دوانیوەڕۆی ڕۆژێکی یەکشەممەدا کاتێ بەرنامەی مۆسیقای پێشکەش دەکرد نامەی ئافرەتێکی پێگەیشت کە بە درۆزن و بە کرێگیرا و مار لە قەڵەمیدا بوو. بەڕێز تایلۆر لە کتێبەکەیدا سەبارەت بە پیاوەکان و مۆسیقا دەڵێ گومانم وایە ئەو ئافرەتە هیچ گوێی بە قسەکانم نەداوە. لە هەفتەی داهاتوودا بەڕێز تایلۆر لە ڕادیۆوە نامەی ژنەکەی خوێندەوە و دای بە گوێی ملیۆنەها کەس لە گوێگرەکانی ڕادیۆدا. کەچی پاش چەند ڕۆژێکی کەم هەمان خانم نامەیەکی تری بۆ نووسی بوویەوە و هەمان ڕای پێشووی خۆی سەبارەت بە تابلۆ دووبارە کردبووەوە کە بە درۆزن و بە کرێگیرا و ماری لە قەڵمدا بوو. دەبێ ئێمە ڕێز بگرین لە هێوری و هاوسەنگی و سنگ فراوانی ئەو پیاوە لە کاتێکدا چارلز شواب وتاری بۆ ئەنجومەنی قوتابیان ئەدا لە برینستۆن باسی ئەوەی بۆ کردن کە گرنگترین وانەی ژیانی لە پیاوێکی پیری ئەڵمانیەوە فێر بووە کە لە کارگەی پۆلاسازی شوابدا کاری دەکرد. ئەو پیاوە پیرە تووشی شەڕەقسەیەک بوو لەگەڵ کرێکارەکانی تردا. کارگەیشتەوەی پیاوە پیرەکان خستە ناوڕووبارەکەوە. بەڕێز شواب دەڵێ کە ئەو پیاوە هات بۆ نووسینگەکەم هەمووی گیانی هەڵژنرا بوو لە قوڕا و پرسیاری ئەوم لێ کرد کە ئاخۆ چیت بۆ کرێکارانە گوتووە. تۆڕیان داویتە ناو ڕووبارەکەوە. لە وەڵامدا گوتی تەنها پێکەنیوم. دوجار بەڕێز شواب قسەی پیاوە پیرە ئەڵمانیەکەی کردوتە دروشم تەنها پێبکەنە. ئەگەر بووبیتە قوربانی ڕەخنەگرتنی پوچ ئەم دروشمە زۆر بەسوودە بۆت. ئاخر تۆ دەتوانیت وەڵامی کەسێک بدەیتەوە کە ئەویش وەڵامت بداتەوە، بەڵام دەتوانیت چی بڵێیت لەگەڵ کەسێکدا کە تەنها پێبکەنێت. لێنکۆڵن خەریک بوو بە پڕوکێت لە ژێرباری قورسی جەنگی ناوخۆیدا. ئەگەر فێر نەبوایە چۆن چۆنی وەڵامی ڕەخنەی تیژ و بریندارکەر بداتەوە. شێوازی چارەسەرکردنی ئەم بۆ ئەو ڕەخنە توند و تیژانەی ئاراستەی دەکران دواتر بوویە دروشمێک و هەمووان کاریان پێدەکرد. تەنانەت ژەنەڕاڵ ماک ئارسەر کۆپیەک لەو دروشمەی لە ماوەی جەنگدا بە نووسینگەکەی خۆیەوە هەڵواسی بوو. هەروەها لۆنستۆن چەرچڵیش کۆپیەکی لە هەمان دروشم لە نێو چوارچێوەیەکدا لە نووسینگەکەی خۆی لە 4 نۆڤەڵدا هەڵواسی بوو. تێداتبوو ئەو پەڕی هەوڵ و کۆششم بەکاردەهێنم.
جا ئەگەر ئەنجامەکەی باش کەوتەوە. لاپەڕە 7 ئیدی گوێنادەم بەوەی لە دژم دەگوترێت. ئەگەر ئەنجامەکانیش هەڵەبوون، ئەوە ئەگەر دەدانە فریشتەش سوێن بخۆن کە کارێکی ڕاستم کردبوو، هەر هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ. کە تێدەبینە جێگەی ڕخنە لێگرتنی پوچ بە ئەم ڕێسەیەمان لەبیر بێت. هەموو هەوڵ و توانای خۆت بەکاربێنە. دواتر چەترە کۆنەکەت بەسەرتەوە هەڵبدا. با بارانی ڕخنەکان بەسەریدا هەڵ بخزێن و دانەبارێتە سەرشان و دەروازەی دووەم. ڕێگە سەرەکیەکانی هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵکیدا. چۆن هاوڕێ و دۆست پەیدا دەکەیت و کاریگەری لەسەر خەڵک دادەنیت. پەرتووکێکە سەبارەت بە پەیوەندیە مرۆیەکان، سەبارەت بە هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵکیدا، هەروەها سەبارەت بە پێویستیبوونی دۆست و هاوڕێ تاکو ژیانێکی تێر و تەواو بژین. بەرهەڵستیکردنی ئارەزوی ڕەخنەگرتن و بەدەستهێنانی نەریتی ستایشکردنی دڵسۆزانە کاریگەری مەزنی هەیە لە دڵڕاکێشانی ئەوانی تردا. هەروەها ئەو شتانەش کە لە جیهاندا خۆشحاڵ و بەختەوەرمان دەکەن، هەمان ئەو شتانە لە ماڵەوەش بەختەوەرمان دەکەن، کەواتە مەسەلە گەلێکی گرنگن بۆ هەموو پیا و ئافرەتێک.